تەقەی شەوی ڕابردووی کێشەی نێوان ژمارەیە گوند و ئاوایی سنووری باڵەکایەتی و ئەو کۆچەریانەیە کە ساڵانە بە مەبەستی بەخێوکردنی ئاژەڵداری دێنە سنوورەکە. دانیشتوانی باڵەکایەتی وەک کاردانەوەیەک دژی ئەو کێشە کۆمەڵایەتیە کە لە نێوان گوندنشینانی باڵەکایەتی و کۆچەریەکان دروست بووە تەواوی بازاڕ و دوکان و شوێنە گشتیەکانیان داخست و داواکار بوون حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە ئەمنیەکان بە زووترین کات چارەسەری ئەو کێشەیە بکات. ئێمە کە لێرە کۆبووینەوە پەیامی ئێمە پەیامەکی ئاشتیانەیە خەڵک کە دوکان و بازاڕوانێ قەپات کردیانەوە حکوومەت زیاتر بە ڕۆڵی خۆی هەڵبستی چارەسەری ئەو مۆزوعی بکە. کێشەکان بە چەک چارەسەر نابن، بە خوێن ڕشتن چارەسەر نابن، پێویستە بگەڕێنەوە یاسا و قانون و ئەوانە. کێشەکە کێشەی کۆمەڵایەتیە پەیوەندی بە عیزبایەتی وەنیە خەڵکەکەی وێ عیزە بڕاکێشتە ناوە مۆزوعی لۆی پشگیری لە خۆی پێیا بکایە. ئەم کێشەیە بە شێوەیەکی لێک تێگەیشتن و مەدەنیانە چارەسەر بکرێت. بەڕاستی ئێمە دژی هەر ڕووداوێکی نەخوازراوین. ئێساش خەڵکی باڵەکایەتی کە هەستاوە بە داخستنی بازار و لێرانە کە خۆتان ئەبینن کۆبوونەتەوە ئیدانەی هەر تونند و تیژەکەکەین و بە مەدەنی و یاسا ئەمانەوێت لە وڵاتەدا سەروەر بێت. دۆسیەی ئەو کێشە و گرفتە ماوەی 2 ساڵە لە دادگایە. تا ئێستا بە شێوەیەکی تەواو یەکلا نەبووتەوە، هەر لایەنەش خۆیان بە خاوەنی ناوچەکە دەزانن. لە شەوی ڕابردوو کێشە گەورەتر بووە و لەگەڵ دروستبوونی شەڕەتەقا کەسێک لە کۆچەریەکان کوژراوە و کەسێکیش بریندار بووە. حکومەت زۆر بەکەم تەرخەم ئەزانین لەبەرەوەی ئەو کێشە ڕۆژێک و دونیە کە بەرپا بووە و چەندی زار سیلایان بەرامبەر یەکڕاگرتی حکومەت هەر خۆی بێدەنگەکە کە خۆی بێدەنگەکە دەبی مەبەستەشی لە پشتبی. بەڕاستی ئەو مەبەستەش کارەساتی لێ ئەەکەویت و داوایان لێ ئەەکەین زۆر بە پەلا بێنە سەرخەت و کۆتایی بە ئیشەکە بینە. ئەمڕۆ وەکو هەڵوێستێکی مەدەنیانە دوکان و بازارەکانی باڵەکایەتی بەحام قەپات کراینە بۆ ئەوەی حکومەت ڕێگەچارەیەکی پێویست بۆ ئەم دەڤەرە بدۆزێتەوە چیدی خوێنی تێنەکەوێت. هیواداری حکومەت بە زووی ڕێگەچارەیەکی پێویست بدۆزێتەوە. ماوەی 2 ساڵە کێشەی زەویوزار لەسەر لە وەرگاکانی سنووری گوندەکانی خۆشکان، مەران، باسان و مژدەنیان و ئێنا لە سنووری باڵەکایەتی دروست بووە. بەپێی ئاماری وەزارەتی کشتتوکاڵ ڕووبەری ئەو لە وەرگایانە 5,000 دۆنەم چوارگۆشەیە. مافی بەکارهێنانیش دراوە بە گوندنشینانی ئەو گوندانە، بەڵام کۆچەریەکانیش خۆیان بە خاوەنی ئەو ناوچەیە دەزانن. عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.